خیراتنا شاندایا هلوست سرپرشتیا کک علی صالح سروکی کتلا هلوست پارتیا هلوست اف در روژن لروجاوای کردستان دناوا سردانگی دیروکی دنه و ایروجی سردانا پارتیا مکر پیده ما گلک مجار به هفره نرخاندن یک روجاوا گشتی آن روجلاتا ناوین روشا سوریه و روشا ما کردان کریزا گو سوریه تیرا درباست به و ایریشی گل دجی ارادا متینه کرن و بر خدا نگو گلی می روجاوا و گلی کردستان گشتی و دروای کردستان اف بر خدان ما همو گفتگو کر هلوستین گلی کرد پشتوانیا گلی کرد جارا یکم ده دیرو که ده به شوازه خا آواد که و بدبه هیز جبو پشتوانیا هیزگی معنوی ده به برخدانه و دبه شریک به نفیرا گو جالی ریوبریا می روجاوا ده هاتیه دیار کرن وکی دن باندورا وی شری آرمانجا وی شری او گو گلان بکه دجمنی هف و اف دجمانتیا گو ده نوا گلان ده چی ببه تی فیدا گلان تی ده تونه لی همو فیدل شکره دولت قمپلوگر دولت گو خودی پیلان دولت گو خودی پرچکرنا گلن روجلاتا ناوینه جبو وی بانگوازیا مجی هبو جبو همو گلن گو ده سوریه ده و گلن گو ولاتن جیران ده ام وکا جواک وکا گل ام پیشا روژه چوا بعضلات وکهوی ام بهفر جیان بکن اساسا وی پیوسته از بنگه وی پر پیوسته گو ام با آلیا ده بنرخینن مجار نتنه سوریه پیشا ما کردستان هیا عراق هیا ترکیه هیا و گلک ولاتن هرم مینا ایران و لبنان ولاتن جدا جدا هنه لی دستپیک روش آوایه روش آوا سر که همو گلن با ولاتاب سر دکه لیک بخوازن روش آوا بنور تنه بکن اف ولاتنا جی تینه تنه کرن تینه روخاندن لی هر تشتی بسر جواکا دایه جبو ویه که هلوستین پیشگیری daha زیادتر دبن حمله کامپانیا پیشگیری سرنسری ولاتن جهانا جیگو کرد لیتی کرن daha زیادتر دبن دوان روزن دیروکی ده ام جیان دکن دوان روزن گو دیروکی نو دنفسینن ام تیده جیان دکن و همو گلی مل سر پیانه سر لنگانه افتش ده گله کی پیروزه جوانن کرد بری خاددن روجاوای کردستان ریبرین کردستانی بری خاددن روجاوای کردستان جواکو گلی میگل در و هندر و دوستین خواهی آزادی خواست دموکراتی خواست آشتی خواست جبو به بر خدانه دستک بکن به سکنه دستک بکن اولدان پرمزن و به گرسه پرمزن لکولانا و لگروغمی با شرط و مرجن زوستان دجوار جی روزگه قط والا نشتنه ساعتگه جدستش میتینگ خبر ندانه اف جیگی پیروزه و سربلندیک پرمزنه نه تنه هلوست ما کرد به یک هلوستن گلن آشتی خواست گلن گو آرامی دخوازن خلقی گو دخوازن شر به دایی ببه هلوست وانجی به مره دبه یک افتش دک پیروزه جبو و اف رویل پیشه ما اف مجاران آگر بسته گو 15 روژا هاتیه درش کرن ما اف جی نرخاند لی آرمانج او گو نگو ام دوان 15 روژا ده ام بیجن هر تشت داوی دبه نه هر تشت ندست بیده به اگر چاره سریه جی دست بیده به اگر شر جی ند دست بیده به وان 15 روژه گل پیشا مهنه ام دوار روژا ده میتینگ خواه خورد بکن چالکی خواه مستر بکن فراتر بکن گرسه خواه مستر بکن و چه قاسه گو ام دوار روژا ده سر پیابن ام انجامن باش بگرنه دست و ام انجامن باش انجامن دیروکی جی دست بخن جبوگو آزادی اگه برومت
برخودانێکی پر بڕومەت تێکردن ji bo jiyanekî bi keramet seknekî pir tarîxî dîrokî têkirin ev e helwesta me em ne aşiqa şerran e em ne aşiqa kuştinê ne em aşiqa parastinê ne em aşiqa îradek azadin em aşiqa jiyanek azad û bi rûmetin ji bo vê em berxwe didin mafê me jî heye heqê me jî xwezayî tabîî ye û em jî di distûr de werne naskirin îrada me jî were dîtin çare seriya herî rast jî ev e ji bo vê ji we hemiyan spas dikim û hevalê ku di nava şandê de jî spas dikim heta vê deverê hatin rewşa gel dîn rewşa penebera dîn sekna vî milletî dîn sekna vê berxwedanê dîn û niha jî destûr didime gek Elî Salih serokê helwest û ew jî kane nerîna xwe bîne ziman spas dikim we گەورە و میهرەبان ئێمە ئەوە ڕۆژانێکە لێرەین لە ڕۆژ ئاوای نیشتیمانی خۆمان لە نێو کەس و کاری خۆمان ئەوەی ئێمە لەگەڵ هەواڵانی بەیەدە کۆبوونەوەمان کرد گفتوگۆمان کرد کۆمەڵی خاڵ گرنگن ئەمەوێ ئاماژەی پێ بکەم یەکەم ئەم شەڕە پرسێکی نیشتیمانی تەواوە جگەل لە هەوڵی داگیرکاری بۆ خاکی کوردان چ شتێکی دیکە نییە ئەوەی جێگەی داخە ئێمە بینیمان تەنانەت ئێمە لەگەڵ سوپایەکی نیزامیشا لە شەڕانین کۆمەڵی هێزی بێسەروبەر بەکارهێنانی دین بۆ کوشتنی بە ناحەقی خەڵک بەکارهێنانی دین بۆ دزینی ماڵی خەڵک بۆ ئاوارەکردنی خەڵک لە سەرەتای شەڕەکەوە تاوەکو ئێسا لە شێخ ئەشرەفەوە لە حەلەبەوە کە دەستیان پێکرد نزیکەی 2700 کەس چارەنووسی دیار نییە ئەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە چەندین خێزان لە بەردەستمانایە لە کاتی ئاوارەبوونا لە کاتی ئاوارەبوونا ژن و منداڵیان گرتووە لە ڕێگاکانی ڕقە و کۆبانی کوشتونیان و فڕیان داونەتە ناو ئاو و حەدیقە ئەمە حەق لە زراعیەکان ئەمە شەڕی دەوڵەتێکی نیزامیش نییە ئەمە هێزێکی بێسەروبەرە ئەمە پێمانەڵێ ئەمانە کەستیان قوبوڵ نییە نەک ئەوەی کە پێیان وابێ ئەمە مشکیلەت لەسەر دوو شەڕ بووە لە حەلەب هەر بۆ زانین تاوەکو ئەم ساتە هیچ شارێک یا هیچ ناوچەیەکی کوردنشین نەکەوتووەتە دەستی ئەو هێزانە ئەوەی کە هەبووە پاشەکشەیە کراوە لەو ناوچانەی کە عەرەبی تایە یا زۆرینەیەکی عەرەبن بۆ ئەوەی بەریەکەوتنی نەتەوەی لە نێوان کورد و عەرەبا ڕوونەدات ئەوەی کە گرنگە لێرە چەند خاڵێک ئێمە ئاماژەی پێ بدەین لە هەمووی گرنگتر بەردەوامبوونی ناڕەزایەتیەکانە بەردەوامبوونی ناڕەزایەتیەکان گەرنتیەکی گەورەیە بۆ ئەوەی کە پاراستنێکی نێودەوڵەتی هەمومان پێکەوە دروستکەین بۆ ئەو جوگرافیایی کە ئێمە پێڵێن کوردستان زۆر گرنگە کوردانی تاراوگە ڕۆڵێکی زۆر گەورەتان بینیوە ڕۆڵێکی زۆر جوامێرانەتان بینیوە هەموو ماڵێک ئێستا لە ڕۆژ ئاوا باسی هەڵوێستی ئێوەیەکە گرنگە ئەم چەند ڕۆژە بەردەوام بین کوردانی ئەمریکا زۆر گرنگە لە بەردەم کۆنگرێس گرتبوونەوەی زۆر گەورە ئەنجام بدەن لەبەر ئەوەی ئێستا کورد دۆستی باشی هەیە لە کۆنگرێسا چیرۆکەکانی کوشتن و لە ناوبردننی کورد سەربڕینی خەڵکی کوردستان بەبێ تاوان ئاوارەکان و ژن و منداڵ ئەبێ بە دنیا بگوترێت بێسەر و شوێنکردنی خەڵکە بێ بە دنیا بگوترێت ئەمە زۆر گرنگە ڕاستە ئێمە لە کوردستان لە باشووری کوردستان لەوانەیە ئۆپۆزیسیۆن بین ڕەخنەمان هەیە ئەمە بەشێکە لە حکومڕانی خۆمان و دروستە بەڵام کاتێک کە نیشتیمانەکەوێتە مەترسیەوە ئەبێ هەمومان یەکدەنگ بین دژی داگیرکاری دژی ئەوانەی کە ئەیانەوێت خاکی هەرێمی کوردستان داگیرکەن ئێمە واقع و بیرکردنەوە و مەیدانی ئەو دۆخەمان بینی ئەم هێزە ئامانجەکەی ئەوە نییە تەنیا ڕۆژ ئاوا بێ بە دڵنیاییەوە کە سەر ناکەوێت ئەگەر ئەمانە سەرکەون بە ڕۆژ ئاواوە ناوەستن ئامانجەکەیان باشوورە ئامانجەکەیان عێراقە ئامانجەکەیان گەورەترە بۆیە ئەبێت عێراق و هەرێمی کوردستانیش باش لەمە تێبگەن کە تێگەشتون ئەمە مەترسیدارە ئازادکردنی داعشەکان و هەوڵدان بۆ زیندووکردنەوەیان و پەلاماردانی گەلی کورد و
ئەوەیە کە ڕقیان لە ناخیان ناچاندووە کە کورد ئێوەی زیندانی کردووە و کورد ئەوەی کردووە بڕۆنە سەریان ئەمانە مەترسیدارە ئەبێ ناوەندە نێو دەوڵەتیەکان لە سەریان پێ بکە. خاڵی کۆتایی ئەوەیە هەمومان بە هەموو توانە دیبلۆماسیەکانمان بەگەڕ بخەین بە تایبەتی لە ئەوروپا و ئەمریکاوە زۆر زۆر گرنگە ئەم چیرۆکانیان پێ بگات. دووەم کۆمەکان هەژاریەکی زۆر زۆر گەورە لێرە هەیە. من چەندین منداڵ هەیە برسیانە و شیریان دەست ناکەوێت. پێویستیەکی زۆر بە دەرمان و پێداویستی پزیشکی هەیە، بە ئارد و خۆراکەیە. گرنگە هاوکاری و کەمپەینەکان بەردەوام بن، چ لە باشووری کوردستان چ لە دەرەوەی وڵات کە ئەکرێ لە ڕێگەی خاچی سوورەوە. ئێمە بانگەوازمان کردووە ئەگەر هەر کوردێک بە پێی توانای تەنیا $100 بدات ڕەنگە ژیانی دەیان هەزار خێزان لێرە بتوانین پێکەوە دابینکەین. سەرکەوتن بۆ کورد و کوردستان میلەتێک هەزاران ساڵ مێژووی هەبێت بە دڵنیاییەوە بەهێزێکی بێسەروبەری بەربەری لە ناو ناچێت. سوپاس بۆ هەموویەوە.